لغريبي ناوگۆڕدا کە کەسمان لەگەڵ نییە بە ئیزنی خوا بە پشتیوانی خوا بەرووبوومی خوێندنی سوورەتی تەبارەک دەبینیت. لە حەدیثێکی صحیح تەرغیب داهاتووە ئیمامی عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەزای خوای پەروەردگاری لێبێت بۆمان دەگێڕێتەوە کە سەحابەی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم جا کاتێکیش سەحابەیەک شتێکی باس کرد شتێکی غەیبی ئەمە باسی غەیبیەکە باسی ناوگۆڕەکە هەر کاتێک سەحابەی باسی شتێکی غەیبی کرد حکمی حەدیثی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم بەس سەحابە نەک تابعین واتە ئەگەر سەحابە باسی شتێکی کرد چونکە ئەوان بە ڕەئی خۆیان قسەیان نەکردو لە پێغەمبەری خوا بیستویانە صلی الله علیه وسلم بۆیە ئیمامی عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەزای خوای لێبێت دەفەرمێ لەناو گۆڕدا مەلایکە دێن بۆ لای کەسێک بزانین ئەو کەسانە چۆن دێن بۆ لایەن مەلایکەکان سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم کاتێکە لای پێیەوە لای پێیەکانیەوە دێن بۆ لای مردووەکە مەلایکە بۆی پرسینەوەی لەگەڵا بکەن هەندێک شتی لەگەڵا بکەن دوای پرسیاری ناوگۆڕ. سوورەتی تەبارەک لای پێیەوە بەرگری دەکەوت دەڵێت لای منەوە هیچ مەجالێک نەبچن بۆ لای مردووە ڕێگاتان پێ نادەم تەمەن بە فەرمانی خوایە. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم دەڵێت چونکە سوورەتی تەبارەکی خوێندووە بۆتان نییە لای قاچیەوە بێنە ژوورەوە بەلای بۆتان نییە بۆ مەلایکە و دەفەرمێ لای سەریەوە دێن سوورەتی تەبارەک بە هەمان شێوە دێت ئەڵێ لای سەرەوە من ڕێگا نادەم چن بۆ لای ئەو کەسە چونکە لە دنیادا سوورەتی تەبارەکی خوێندووە. و پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم کە باسی کرۆ منعی عەزابی قەبر دەکات کەواتە ئەمەیە دەفەرمێ لە هەر لایەکەوە دێن بۆی دەڵێ ڕێگا نادەم لای سکیەوە دێن لای پشتیەوە دێن دەڵێ نایەڵم چونکە لە دنیادا سوورەتی تەبارەکی خوێندووە. بۆیە ئیمامی عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەزای خوای لێبێت دەفەرمێ هەر کەسێک من قەرەئەها فی لەیلەتین فقد أكثر وأطاب هر کەسێک لە شەودا سوورەتی مولک بخوێنێ ئەوە خێر و پاداشتێ زۆر زۆر گەورە و چاکی دەستکەوتووە. بۆی ئینشاءڵڵا لە بیرتان نەچێ هەموو شەوێک بیخوێنن وەڵڵاهی لە ناو گۆڕەکەدا چەپ و ڕاستان پێش و دواتان سەر و خواردان هەمووی دەپارێزێ لە عەزابی خوا ئەوش بە فەرمانی خوایە. کەواتە ئەگە پێت خۆشە لە هەر چوارراوە لەسەر و لە خوارە و لە هەموو لایەکەوە پارێزراوبی لە عەزابی قەبر بەبێ خوێندنی سوورەتی تەبارەک مەخەوە. ئەگەر کەسێکیش خەوی خۆشە و یەکسەر ئاواکە و ئەخەوێ باڕان نەکشێ هەتا سوورەتی تەبارەک دەخوێنی ئەمجا ڕاکشێ یاک گوێی لێ بگرێ ئەوەی خوێنەوارینی ئینشاءڵڵا خوای گەورە بۆی دەنووسێ هەتا قوردەوە دەرلەبەری دەکا و بە ئیزنی خوا زۆر ئاسان دەبێت لەسەری.